من علي حامد ئەندازیاری کشتتوکاڵ و تەبێژی بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانی لە بورگەی کشتتوکاڵی ئەم جارەمانە لەگەڵ کەناڵە جوانەکەی کورساتە باسی جۆرە ڕۆکێکەکەین کە یەکێکە لە ڕۆکە جوانەکان و ڕۆکە ڕازاوەکانی ناو باخچە و شوێنە گشتەکان ئەویش لاڤاندۆرە بە یەکێکە لە ڕۆکە توانین بڵین بە تەمەنەکاندا ئەندرێت واتە معەممەرە بە شێوازێکی عەرەبی باسکەین واتە بە تەمەنی لە شوێنی گونجاوی خۆی تا ئەتوانێت بۆ 20 بۆ 25 ساڵ بمێنێتەوە ناوە زانستەکەی لاڤاندۆلای پێوترێت و بە ناوە احتیادەکەشی یان بڵاوەکەشی لاڤاندەرە موتنی ئەسڵی ئەم ڕۆکە یاخود بڵێن شوێنی ئەسڵی ئەم ڕۆکە زیاتر مەناتقی وستای دەریای ناوەڕاستە واتە ناوەڕاستی دەریای ناوەڕاستی سپیە لە خواروی ئەوروپا بۆ سەر و ئەوروپایە تقریبان ئەو وڵاتە ئەوروپیانی کە لاڤاندەریە زۆر بەربڵاو و پەرەی پێدەدەن ئیتالیایە فەڕەنسایە و ئیسپانیایە و لە زۆر وڵاتە عەرەبیەکانی شاوکو لوبنان و سووریا و لای خۆشمان لەم ساڵانەی دواییدا زۆر پەرەی پێدرا و پێگاتەی ڕۆکەکە باسکەین لە ڕووی پێگاتەیەوە بەشێکی سەوزایی هەیە کە گەڵاکان و پەلەکانی پێگەێنێ و لە مەوسمی خۆیدا لە لاسکێکی گەورە لە ناوەڕاستەکەیدا وەکو لە ڕۆکەدا دیارە لاسکێکی درێژ دەرەکات و چەند گوڵێک دەکات لەسەر لاسکەکە و ڕەنگی گوڵەکەشی تقریبان مۆرە بەنەفسەجیە کە ڕەنگێکی زۆر تایبەت و بۆنداری هەیە کە لە زۆر بواردا بەکاردێنێت و ئەتوانین پەرەی پێ بدەین. سەرەتا بابزانی لاڤاندەر لە جەوی دەرەوەدا زیاتر دەڕوێنرێت و واتە دەتوانین لە پارک و بلوار و شوێنە گشتەکاندا پێویستە بڕوێنێت چونکە پێویستی بە چەند سەعاتێکی ڕووناکی ڕاستەوخۆی خۆر هەیە و ئەتوانین لە ئینجانەشا بڕوێنن بەڵام لە شوێنێکی کراوەیە واتە لە ژوورەوە ناوە چونکە یەکێک نییە لە ڕۆکە بەرسێبەرەکان ئەمە ڕۆکێکی گشتیە و لە ناو شوێنە گشتەکانە ئەڕوێنێت بەنسبەت ڕواندنی یاخود ئەو پێویستیانی کە پێویستە بۆی ئاگامان لە ڕۆکی لاڤاندەر بێت پێویستە لە شوێنانە بڕوێنرێت کە سەعاتەکانی خۆر بە نزیکەی 6 بۆ 8 سەعات خۆر لێی بە و پێویستی بە جۆرە خاکێکی تێکەڵێکی باشە واتە حەزی لە خاکێکی زۆر قوڕ و لیتەیی نییە کە ڕێژێکی زۆر شەیتیابێت چکە دەبێتە هۆی نەخۆشی و کێشە بوو ئەم ڕۆکە و هەروەها بەنسبەت ئاودانیشەوە لە سەرەتای ڕوانیەوە پێویستێکی بە ئاودانێکی باش هەیە واتە کاتێک شەتڵێک یاخود ڕۆکێکی تازە خەیتە شوێنێکی گشتیەوە پێویستی بە ئاودانێکی باشە تا وردە و لەخۆی دەگونجێنێ ڕێژەی ئاودانەکە کەم دەکەینەوە بەنسبەت ڕێگە زۆربوونی شێوە کە چەند ڕێگەیەکی هەیە بۆ زۆربوون ئەگەر دیقەتی بین یەکێک لە لاسکەکانی ڕۆکەکە ئەتوانی وەکو قەڵەمێک بەکاری بێنین و ڕێگەی زیادبوونی پێ بکەین و هەروەها ڕێگەی دووەمیشی لە ڕێگەی تۆ دەبێت دوای ئەوەی فترەی گوڵ تەواو دەکات کە فترەی گوڵکردنی لە بەهاردا دەست پێ دەکات و بە درێژایی هاوین دەڕوات تا کۆتایی هاوین گوڵی دەبێت لە شوێنێکەوە بۆ شوێنێک و لە مەناخێکەوە بۆ مەناخێکیش فترەی گوڵکردنەکەی ئەگۆڕێ لە دوای توانین تۆکانی بەکاربێنیت و لە شوێنێک لە شوێنەکان بیڕوێنین و ڕۆکێکی گونجاو و باشمانیان لە سایتەکانی بۆ توێژینەوەی ئەمریکیدا یاخو ئەوروپیەکاندا کە ئەم ڕۆکە لە زۆر بواری پزیشکی بەکاردێنرێت پزیشکەکەش دوولایانەیە زۆر جار پزیشکی لە ڕووی نەفسیەوە تا سایکۆلۆژی ئەو کەسەوە یاخود دەرونیەوە هێورکەرەوەیە لەبەر بۆنێکی زۆر تایبەتی هەیە و لە ڕۆکەی تریەوە ڕۆ پزیشکەکەی ئەتوانین زۆر سوودی لێ ببینین بۆ زۆر نەخۆشی و زۆر جوانکاریشی لە ڕووی پێست و قژ و جوانکارەکانی پێستەوە لایەنە پزیشکەکەشەوە ئەتوانین بەکاری بێنین و هەروەها ئەمە یەکێکە لەو ڕۆکانەی کە لە بواری جوانکاری بۆنەکانیشە بەکارەوە تا ئەتوانین زۆر بۆنی تایبەتی لێ دروستکەین و زەیتێکی تایبەتیشی هەیە وەکو جوانکاری بەکاردێنرێت و ئەوەی زۆر بەربڵاوە لەم ڕۆکەدا سێ جۆرێکی هەیە جۆرێکی لاڤەندەری ئینگلیزی پێدەوترێت ئەمەیان زۆر لە بواری بۆندا بەکاردێنرێت
و جۆری دومی فەڕەنسی ئەمەیان زیاتر بۆ ڕازاندنەوەی باخچە و شوێنە گشتەکان بەکاردێنرێت. جۆری سێمیشیان هەجینی پێوتروادا تێکەڵاو ئەمە کە زیاتر بۆ ڕازاندنەوەی شوێنە تایبەتەکانە لەبەرەوەی گوڵێکی تایبەتی گەورەی هەیە دەبێتە هۆی جوانکاری لەو شوێنەیە کە ئەم ڕۆکەی تێدا دەڕوێنرێت و دەڕازێنرێتەوە.